تەمەنە 51 ساڵە لە ساڵی 1970 من لە پۆلیسیی ناوەندی بووم بەڵام بەهۆی ڕاپەڕینەکەی بەهار 1970 شارە زۆر ئەو دەبەرە هێنێک دروست بوو کۆمەڵێک لە گەنجولاوەکان زۆربەی زۆری پەیوەندیانە کرد بە هێزی پێشمەرگەی کوردستان منیش یەکێکم لەو کەسانەی کە پەیوەندیم کرد بە هێزی پێشمەرگەی کوردستان لای کاکسەینی خەلیفە بووم پێشمەرگە و ئیتر دواتر دوای فترێک کە گەڕامەوە سێرم کرد هاوڕێکانم منیان بەجێ هێشتوم جا کیمیاوەکەشی بەسەرا هاو مەجال نەوە کیمیاوی درالاوزە من ناچار بووم ڕۆشتینە ئەو بەرەو بۆ مەهڵەبجەی تازەوانە بەجای خوێندن نەبووە تا لە ساڵی 2009 پاشەوەی هەوڵێکی زۆرماندا کە مەکتەبێکمان لە سیروان بۆ کراوە مەکتەبی ناوەندی من لە پۆلیسی خوێندم وەرە و ساڵش بەشداری امتحانی وەزاریم کرد سوپاس بەخوا و ساڵی یەکەم بووم ساڵی 2010 جارێکی تر کە زانیم بێئەمەل بووم لەوەی کە ناتوانم بخوێنم ناچار امتحانی دەرەکیم کرد قۆناغەکانی 10 و 11 و 12 سوپاس بەخوا بە سەرکەوتوی ئەو قۆناغانەشم بڕی و ئەم ساڵیش کە تەواو بوو پێم خۆش بوو ئاواتەکانم کە هەر ئاواتی لە سەرەتاوە ئاواتیم ئەوە بوو کە خوێندنی زانکۆ تەواو بکەمیان پەیمانگایەک هەستێکی زۆر خۆشە لەوانەیە بڵێم ئەگەر لێم بپرسن شتێکی خۆش لە ژیان تابێ لەوانەیە یەکێک لەو خۆشیانە لەوانەیە دوای ڕوخانی ڕژەمی سەدام حوسێن کە ئاواتم و بیبینم ئەمە یەکێک خۆشترین ڕۆژەکانی ژیانم لەگەڵ ئەو هاوڕێیانە بەشداری خوێندم و لەگەڵ کۆمەڵێک تەلەبەی گەنج و ئانە کە کۆمەڵە گەنجی باشن و سوپاس بەخوا دیارە من شانسم بوو کە توانیم پلەی یەکەم بەدەستبێنم بۆ ساڵی قۆناغی یەکەم هاوڕێتیم لەگەڵ هەمویان باشن یەک تەلەبەژ نییە کە هاوڕێتیم لەگەڵ باش نەبێ هەمووشان ڕێزم لێگرن بە مامە و کەسی یعنی مامە و خاڵۆ و حاجی و ئانەی خۆیان بانگمەکەن و ڕێزم لێگرن و مامۆستاکانیش من یەکەم جار کە هاتم بۆێرە لەگەڵ برای بەڕێزم کاک عومەری مامەسالە هاتم ئەو بووە کە فیلم لێرە بۆ داغڵ بوون کە ڕۆشتینە بەردەستی و بە ڕێزەی فۆرمشتەکەی بۆ پڕەکە دینوتی کوا تەلەبەکانتان کوا ئێتر کاک عومەریشتی وەڵامە تەلەبەکەی منە زۆر پێکەنین و زۆر تعجیبیشیان لەوتیان وتر هەرچەند زۆریان پێخۆش و بەڵام بڕوان نەکرد کە من تەلەبەم ئەمجا شتی تریش بوو ئەگەر خۆشی تریش لە بەردەم پرزگەکەیتە ژوورەوە ئەو برا بە ڕێزەلوی ساکایی راسم پێشتر کاتم یەکەم جار کاتم وتی بۆ کوێچیت وتم وەڵاشم بە ژوور تۆزێکە گەڕێم وتی ئاخر چۆن نەچیتر وتم چون پیاسەیەکەم وتی نابێت وەنێک شتوانە ئیتر تۆزێک دیارە قەناعەتی بۆ دروست نەبوو کە من وتم وەڵام من تەلەبەم و لێرە خوێنم و ڕۆژی دووەم کەسێتری لێ بوو ئەویش هەم دیسانەوە ڕێ لێگرتمە چەند وتم ئەچم نوێژەکەم لە مزگەوت و مزگەوتەکەمان وتم با تێبگا منیش ئایدێوانم هەر دیارە تێنەگەشتم وەڵا خوێندکارم لێرە بەس خوا بەوانی تریش بڵێ ئەگەر ئەو مامە حاجی ئەو پیاوە پیرەها ئەوە تەلەبەی خۆمانە ڕێ لێمەگرێن بە زۆر هاوکاری بووین دایمە ماڵمان بۆ چۆڵە کردو چوینە و هۆڵە دانیشتین قسەمان نەوە کردوچینە بەردرگا تا 1 و 2 شەو لە دەرەوە بووین تا و سعیەکانی تەواوە کردو تر مناڵەکان هاوکاریە کرد ئەچون بۆ دەر و دەشت و ئەو لە ماڵە سعی خۆیە کرد و تر ماڵمان بۆ هێ من کردووە لە بەرەوە خۆی سعی خۆی تەواوکە و تەواو مێشکی وەری بگرێت وەڵای ئەمە وتمان تۆ تازە ئەم تەمەنەوە خوێندن و بۆ چیە تازە تۆ تەمەنێک کردە خوێندن و بۆ چێ بەس خۆی حەزیە کردێمیش تمان بڕۆکەیفی خۆتە مادام خۆ حەزەکەیمیش پێمان خۆش و میساڵە گەرماین و نەمردین هاوکاریەکەینی میساڵی ئینشەڵڵا بەشکە میساڵیش یەکەم بێرێت و ساڵی ئایندە